دەم خۆشتمە شەوانین هێژا ئەس جەمال باتون دی باسی ڕۆژایی رو دەل گەلبەمە. ڕۆژەوە ترکیە بگوهرینە خاڵین دەستوری و مژوولە هەروەها سبە سەرۆکۆماری تورکیە رەجەب تەیب ئەردوان سەردانا دیاربەکرە دکە. تێگوتن و هەژمارێک زێدە یا دەنگداران هینژی ڕەنگی ڕایاخە دیار نەکردنە. لەسەر وان بابەتان ئەم دێ لەگەل ئەندامی لیژنەیە ڕێڤەبرا پارتیا دموکراسیا گەلەن هەدەپەش دیاربەکرێ ئۆمەر ئۆنەن استودیوامە یا دیاربەکرێت تەوەرامە یا دوێمدە بەعاقب. سەکرتەرێ گشتیە نەتەوێن یەکبووی ئانتۆنیۆ گوتێرس دوهی هات هەولێرێ لەگۆر چافکانیان سەرۆکەی هەرێما کوردستانی دەهەڤدیتنە خۆ لەگەل گوتێرێزدە پرسا رەفەرەندوما سەرخۆبوونا کوردستانی ژی ئانیە ڕۆژەوێ. پرۆسەیە رەفەرەندوما سەرخۆبوونا کوردستانی دچخۆن ئاغێدەیە لەگەر ڕاوێژکاری سیاسی سەرۆکی هەرێما کوردستانی بەڕێز دکتۆر محەممەد حاجی di tewerame yekem de stûdiyame ya navendîl paytext Hewlêrê dê bigirin dest. Tu bi xêr hatî kek Mihemed destpêkê de ez ji wê dest pê bikim. Sekreterê Giştiyê Netewên Yekbûyî Antonio Guterres hate Hewlêrê, duhî her wiha îro jî li Hewlêrê bû. Li gor çavkaniyan wisa tê destnîşandan ku Serokê Herêma Kurdistanê pirsa referenduma serxwebûna Kurdistanê li gel Guterres aniya ziman pêşewaziya Guterres ji bo vê daxwaza Serokê Herêma Kurdistanê çi? والله gelek spas گفتوگۆکانی نێوان جەنابی سەرۆک و ئەنتۆنی گوتەرس بەڕاستی لەسەر زۆر بابەت بوون لەسەر شەڕی داعش بوو بەشێکی و باسکردن لە قارەمانەتەکانی و هێزی پێشمەرگە و گەلی کوردستانی خۆڕاگر بوو سەبارەت بە شەڕی داعش و پرسی ئاوارەکان لە هەرێمی کوردستان باسکرا و پرسی سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستان باسکرا و لە هەمان کاتیشدا پرژانە سەر مەسەلەی سووریا و گۆڕانکاریەکانی ناو سووریاش کە کاریگەری ڕاستەخۆ ناڕاستەخۆی لەسەر هەرێمی کوردستان و عێراقدا دەبێ. یەکێک لەو پرسانەی کە جەنابی سەرۆک لەگەڵ گوتێرس باسی کرد باسی ئەنجامدانی ڕێفراندۆمی کرد لە هەرێمی کوردستان بۆ دیاریکردنی چارەنووسی گەلی کوردستان لە داهاتوودا. بێگومان ئەو مەسەلەیە ئەبعادی زۆرە مەسەلەی پرسی ڕێفراندۆم. ینی ئەو کاتەش جەنابی سەرۆک فەرمووی کە ئێمە ڕێفراندۆم ئەنجام دەدەین مەبەستمانە کە دەنگی ڕەوای گەلی کوردستان و داخوازیەکانی گەلی کوردستان بگا بە کۆمەڵگەی نێودەوڵەتی. مەرج نییە ڕۆژی دواتر لە دوای ڕێفراندۆم ئێمە دەوڵەتی سەربەخۆ ڕابگەێنین، بەڵام گرنگ ئەوەیە لای ئێمە کە داواکردنی دەوڵەتی کوردی و سەربەخۆیی بۆ گەلی کوردستان و بۆ باشووری کوردستان تەنها داخوازی جەنابی سەرۆک نییە بە تاقی تەنها بەڵکو بگرە ملیۆنەها کەس زۆرینەی ڕەهای خەڵکی کوردستان ئەمە داخوازەکەیەتی و گەلی کوردستانیش بە درێژایی 100 ساڵی ڕابردوو خەباتی کردووە خوێنی ڕشتووە قوربانی داوە داخوازەکەی بریتیە لە سەرخۆبوون. لەو مەسەلەیەدا گوتێرس بە حەقیقەت بە تەفاهمەوە مەسەلەکەی وەگرت و پێی وابوو ئەمە مافێکی ڕەوای گەلی کوردستانە و ئێمە ئازادین لەوەی کەوە مەسەلەی ڕێفراندۆم لە کوردستان ئەنجام دەدەین و خەڵکی کوردستان داخوازیەکانی خۆی دەخاتە سەر کاغەز و دەیخاتە ناو سندوقەکانی دەنگدان و لە پاشان دەیکا بە پەیامێک بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی. باشەکێک دکتۆر محەممەد گاوا کو جنابی سەرۆکی هەرێمی کوردستانی ئەف بابەتانی زمان و گوتێرەژی بە ئەوایەکی پۆزیتیڤ پێشەوازی کرد هەروەها دەنگ تێنە بihîstin ku têxwestin ku netewên yekbûyî her wiha platformên navnetewî çavdêriya vê referendumê bikin. Divê babetê de jî tu axeftin hatinin kir. لەو مەسەلەیە لە ڕاستیدا زۆر نەچوونە ناو وردەکاری ئەو مەسەلەیە جەنابی سەرۆک زۆر نەچوە ناو وردەکاری بەڵام زیاتر مەبەستی ئەوە بوو کە پەیامی گەلی کوردستان بە گوتەرس ڕابگەێنێ بۆی کەوا داخوازی ئەنجامدانی ڕێفراندۆم دەکەنەوە سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستانیش جدیە لەو مەسەلەیەوە دەمانێت ڕێفراندۆم ئەنجام بدەین. بێگومان ئامانجی ئێمە لە ئەنجامدانی ڕێفراندۆم بریتیە لە پەیداکردنی شەرعیەتێکی نێودەوڵەتی بۆ پشتیوانیکردن لە گەلی کوردستان و داخوازەکانی گەلی کوردستان. بۆ ئەمەش گومان لەوەدانە کە پێویستمان بە چاودێری و ئیشرافی نەتەوە یەکگرتووەکان دەکا
پێویستمان بە چاودێری کۆمەڵگەی نێودەوڵەتی هەیە بۆ ئەو ڕێفراندۆمە چونکە دەمانەوێت شەرعێتێکی قانونی وەرگێ ئەم ڕێفراندۆمەی کە ئەنجامی دەدەین کە من بە خۆشحاڵیەوە دەتوانم بڵێم ڕێفراندۆمەکە زۆری پێناچێ من تەسەوڕ دەکەم لە کاتێکی نزیکدا کە هیوادارم لەم ساڵدا ئەنجام بدرێ بەڵام لە نزیکترین دەرفەتدا حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سەرۆک بارزانی جددیە لەو مەسلەیە وا دەوێت بە زووترین کات ئەو مەسلە یەکلای بکاتەوە ئەنجامی بدە. سەرۆکوەزیرێ هەرێما کوردستانی برێز نێچیروان بەرزانی هەروەها ئەندامی مەکتەبا سیاسیە پارتیا دموکراتا کوردستانی هوشیار زباری جی چەندین داخوایانیان دە دەستنیشان کردن و ئیساڵ دێ ڕەفرەندوما سەرخۆبوونا کوردستانی لەدار بکەوێ گەلۆک ئامادەکاری خەبات ji بۆنی لەدارکەتنا ڕەفرەندومی دەست پێکردنە. وەڵام من پێم وایە خەباتکردن یاخود تەحزیرات ئامادەکاری بۆ مەسلەی ڕێفراندۆم دەمێکە دەستی پێکردووە. وەگەلی کوردستان ئەوشمان بیر نەچێ زۆر لە مێژە ئامادەیە ئێمە ڕێفراندۆمێکی ناڕەسمی لە ساڵی 2005 ئەنجامدرا لە هەرێمی کوردستان کە لە 95 خەڵکی کوردستان داوای دەوڵەتی سربەخۆ و جیابوونەوەی کرد لە دەوڵەتی عێراق. ئەم جارە بێگومان لەوەی کە پێویستی بە ئامادەکاری هەیە چ لە ڕووی ئامادەکاریە معنەویەکان بۆ خەڵکی کوردستان و بانگەشە و تێگەاندنی خەڵک لە گرنگی ئەو ڕێفراندۆمە و لە هەمان کاتیشدا پێداویستی مادیشی هەیە و من ئەوەی کە ئاگادارم کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئامادەی ئەوەی تێدایە کە لەم ساڵدا بتوانێت ڕێفراندۆم ئەنجام بدە لە هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان بە جەنابی سەرۆکیشەوە داخوازن بەوەی کەوە ئەم ساڵ ڕێفراندۆمەکە ئەنجام بدرێ و ئێمەش هەمومان ئیش بۆ ئەو مەسلەیە دەکەین و پشتیوانی جەنابیان دەکەین بۆ ئەو مەسلەیە و بێگومان بۆ ئەنجامدانی مەسلەیەکی ئاوها گرنگ پێویست دەکە هێزوو لایەنە سیاسەکانی تری هەرێمی کوردستانیش بەبێ لێ دەرکردن ئەوەی خۆی بەدەسەڵات دەزانێ ئەوەی خۆی بە ئۆپۆزیسیۆن دەزانێ ئەمە مەسلەیەکی استراتیژیە مەسلەیەکی نەتەوەیە مەسلەیەکی نیشتیمانیە لەبەرەوە پێویست دەکە هەموو بەشدار بن و هەمووشمان بە هەمان نزیکی لە مەسلەی ڕێفراندۆم بۆ نزیک بین مڵکی هیچ کەسێک نی ئەم ڕێفراندۆمەکە ئەنجام دەدرێت و ئەگەر دەوڵەتی کوردیش ئینشاڵڵا دروست دەبێ دەوڵەتەکەش مڵکی هیچ کەسێک نییەوە بۆ هەموو گەلی کوردستان. بەلەیەکێک محەممەد هەروەها گاواگو من بەسا ئامادەکاریان کردی یەکی ژوان بابەتان ژێ ئەوە گەلو د سینۆرێ چ جۆغرافیەیدا ئەف ڕەفەرەندومی دێ ڕوو بدێ د سینۆرێ جۆغرافیا هەرێمی کوردستانی ئەمڕۆدا یانژی ئەو جهێن و پێشمەرگە ڕزگارژی کردنە وەکی شنگال وەکی کەرکووک وەکی جێهێندن کو ئیرۆ کۆنتترۆلا پێشمەرگەیین کوردستانی دووارێ لەشکری دەلوان هەرەمەنە هەیە لێ دووارەی سیاسی دەش بۆی ئامادەکاریە ڕەفەرەندوما سەرخەبوونا کوردستانی گەلۆ ئەو هەرێمژی دناو وێ ڕەفەرەندومێ دەوێت جەه بگرن تو زەلالی دوێ بابەتێدا هەیە. باسی وردەکاریە نەکراوە هەتا ئێستا بەڕاستی بەڵام من بە قەنەعاتی خۆم و ئەوەی کە لێشی تێگەیشتوم لە چواردەوری خۆمدا ئەوەیە کە ڕێفراندۆم لە کەرکووک و لە ناوچە ئازادکراوەکانی تریش لە خانەقینەوە تاکو دەگاتە شنگال ڕێفراندۆم دەیگرێتەوە. ئێمە کوردین و قوربانی زۆرمان داوە و ئەو شوێنانش کە ئێستا ئازادکراون بە شنگال و بە مەخمور و بە شوێنەکانی ناوچەی کەرکووک و بە خانەقین و بۆ شوێنانە ئەوە هەموو خەڵکی کوردستان و گەلی کوردستان و هێزی پێشمەرگە قوربانی بۆ داوە ئەو بە خوێنی خەڵکی کوردستان ئەو شوێنانە ئازاد کراوە و ئێمە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە هەتا ئێستا بە هەموو شۆڕش و بزوتنەوە سیاسی و سەربازیەکانی کە لە هەرێمی کوردستان بۆ ئازادی و مافەڕەوەکانی گەلی کوردستان هەڵگیرت چاون هیچ کاتێک هیچ کەسێک تەنازوری لە بستەی خاچی کوردستان نەکردو. ئێستاش ئەو شوێنانە ئێمە بە خاچی کوردستانی دەزانین بە کوردستانی دەزانین ئاڵای کوردستانی لەسەر دەشکێتەوە لەبەرەوە من گومانم لەوە دانیە کە ڕێفراندۆم ئەو شوێنانە هەموو دەگرێتەوە. ئەگەر ئەزوێ چەرچەوەی دەبگرم یانی ئەو ڕەفەرەندوم گرێداییوان هەرێمێن گومە لەسەر قسەکردی کەرکووک شنگال وا بابەت هەرێمێن کو وەکی قانونا 140 هاتبوونە دەستنیشانکردن کە محەممەد گەلۆ ئەف ڕەفەرەندوم بە هەم ئاهەنگی لەگەڵ بەغدایی وێ پێکوەرێ
و گەل بەغدا هەلوەستێکی نێنی وەربگرێ دێ هەلوەستە هەرێما کوردستانی چی بە بێگومان لە هەرێمی کوردستان و لای سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان ئارەزوەکە ئەوایە کە حتا دەکرێت ئێمە پێمان لەگەڵ بەغدا بە گفتوگۆ و بە دیالۆگ بگەینە ڕێککەوتن لەسەر ئەو مەسەلەیە و ئەم ئەوەش دەبیر نەکەین کە ئەگەر بێت و ئێمە جیاش بووینەوە لە عێراق و دەوڵەتی سربەخۆشمان ڕاگەیان ئێمە عێراق دەوڵەتێک دەبێت کە بە درێژایی 1000 کیلۆمەتر ئێمە سنوورمان لەگەڵ عێراقدا هەیە بێگومان ئەو سنوورە دوور و درێژە و ئەو دەوڵەتە و ئێمە مێژوێکی دوور و درێژیشمان پێکەوە هەیە لەگەڵ دەوڵەتی عێراق بێگومان پێویست بۆ دەکات کە ئێمە پەیوەندێکی باش پەیوەندێکی گونجامە لەگەڵ دەوڵەتی عێراقدا هەبێ و هەموو لایەک ئێمە خوازیارین بەوەی بە جەنابی سەرۆکییەوەکەوە پرۆسەی ئەنجامدانی ڕێفراندۆم و پرۆسەی هەنگاونان بەرەو دەوڵەتی کوردی پرۆسەیەکی ئاشتی خوازانە بێ و لەگەڵ هیچ لایەک تووشی تونند و تیژی نەبین بەڵام گەلی کوردستان بەرەو 100 ساڵ دەچێ قوربانی دەدا و شۆڕشی کردووە و خەباتی کردووە من پێم وایە ئەگەر بێت و نرخەکەی هەرچیەک بێ سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان هەنگاوی بۆ دەنێ و ڕیفراندۆمەکەش ئەنجام دەدەین بەڵام باشتر وایە و اختیاری یەکەم اختیاری مفەزەڵ ئەوەیە کە لەگەڵ بەغدا بە گفتوگۆ بگەین لە ڕێککەوتن لەسەر مەسەلەی پرسی ڕێفراندۆم و پرسی دەوڵەتی کوردی کەک محەممەد دە هەمی ئاخافتنین خۆیین پلاتفۆرمی ناونەتەوەییدە هەری داوی کۆمکارە عربی بخۆدە سەرۆک وەزیری عراقی حەدەر عەبادی گرنگیە یەکخاکیە عراقی گرنگیە ناوەندێکی بهێز تێنەی زمن و یانێ وسا وێنەیەکی وسا دەردەکەوێ و ژە ئاخافتنین حەیدەر عەبادی گۆدوخوازی عراقەکی یەکگرتی بمێنێ و کوردستان ڕەفەرەندومەکەی پێکنێنێ ژخوا ئەمێ وەرن سەروان پرسانژی ئەڤ هەلوەستا عەبادی هون شەوە وەڵی من پێم وایە هەڵوێستی سەرۆک وەزیران عەبادی تەنها هەڵوێستی ئەو نییە لەوانەیە زۆربەی برا عەرەبەکانمان لە عێراق تا ئێستا هەر لەسەر ئەو بڕواایە بن کە یەکگرتووی خاکی عێراق و یەکپارچەی خاکی عێراق بمێنێتەوە یەکگرتووی گەلی عێراق بە یەکگرتووی بمێنێتەوە بەڵام من پێم وایە ئەمە تەجروبەیەکی شکست خواردووە گەلی عێراق لە ماوەی 100 ساڵی ڕابردوو لە دروستبوونی دەوڵەتی عێراق تا ئێستا نزیکەی 100 ساڵێک دەبێ گەلی عێراق هیچ کاتێک یەکگرتوو نەبووە هەموو کاتێک دابەش بوو بەسەر بەلایەنی کەم دووبەرەدا گەلی کوردستان لە ماوەی دروستبوونی دەوڵەتی عێراق تا ئەمڕۆ خۆی بە بەشێک نەزانیوە لە گەلی عێراق و مافەکانی هەمیشە پێشەڵ کراوە یەکپارچەیی خاکی عێراق علامەتێکی ئیستیفهامی زۆر گەورەی لەسەرە ئایا یەکپارچەی خاکی عێراق لەکوێیە بەشێکی لەژێر دەسەڵاتی حکوومەتی بەغدایە کە براشیعەکانمان لەوێ دەسەڵاتدارن بەشێکی تری لەژێر دەسەڵاتی براسونەکان لە عێراقدا کە بەشێکی تا ئێستا لەژێر دەسەڵاتی داعشە بەشەکەی تریشی کە ئارامترین بەش و پێشکەوتوترین بەشە لە عێراقدا بریتە لە باشووری کوردستان عێراق ئەبێ جەنابی عەبادیش و هەموو سیاست مەدارەکانی عێراقیش و هەموو لایەنە سیاسەکانی عێراقیش و کوردستانیش بگەنە ئەو قەنەعاتەی وەدانی پیا بنێن کە عێراق پرۆژەی دەوڵەتی عێراق پرۆژەیەکی شکست خواردوو بووە و ئەم دەوڵەتە نەیتوانیوە پێشکەوی نەیتوانیوە مافی پێکاتەکانی گەلی عێراق زامن بکا و مسۆگەر بکە و لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسی لە ساڵی 2023 ئێمە دیسان ئەزمونێکی تازەمان هەیە کە دەسەڵاتداری لە عێراق گۆڕا حکوومەت گۆڕا پێمان وا بووکەوە ئەم جارە دەکرێت تەجروبەیەکی تازە لە عێراق ئێمە پیادە بکەین و پەیڕەو بکەین کە دیای دەمافەکانی گەلی کوردستان مسۆگەر بکرێ بەڵام ئەوەش نەبوو دیسان بۆ نمونە مادەی 140 دەبووایە لە کۆتایی ساڵی 2000 جێبەجێ بکرێ ئێستامە لە سەرەتای ساڵی 2017 باشە چێ جێبەجێ نەکردو گەلی کوردستان دەیەوێت جێبەجێ بکرێت سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان دەیەوێت جێبەجێ بکرێت ئەوەی کە جێبەجێ نەکردووە دەوڵەتی عێراق بووە حکوومەتی عێراق بووە ئەمە یەک حکوومەتی عێراق قوتی خەڵکی کوردستانی بڕیوە حکوومەتی عێراق پەیوەندیەکی گرژ و توندی لەگەڵ هەرێمی کوردستاندا هەیە ئەگەر دەڵی بەم دوایە لە سەردەمی عەبادی تۆزێک پەیوەندیەکان ئارامێکیان بەخۆی بینیوە من پێم وایە ئەوە حکمت و فەزلی سەرکردایەتی سیاسی کوردستانە بە تایبەتی جەنابی سەرۆک
کەوا تا ئێستا پشتیوانی لە حکوومەتەکەی عەبادی کردووە و تا ئێستا کە عەلاقەیەکی متەواضعمان هەیە لەگەڵ حکوومەتەکەی عەبادی و سەرکەوتنی سوپای عێراقیش لە دەڤەرەکانی مووسڵ و شوێنەکانی تر بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ قارەمانێتی پێشمەرگە و سیاسەتی حەکیمانەی سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان. لەبەر ئەوە من ئەو هەڵوێستەی عەبادی بە شتێکی غەریب نازانم بۆ مفاجئەشی نازانم. هەروەها وسا دەبێژە حەیدەر عەبادی کو ئەو بخوار رێزێ لە مافێ چارەنووسی هەمی گەلان وەردەگرێ. هەروەها ji بۆی gelê Kurdistanê jî rêzê lê digire lê coğrafya got Kurdistan têde coğrafyayekî wisa ye ku derdora Kurdistanê welatên wiha ne got Kurd tê de hene yanî ev yek wiha dihêlê ku referenduma serxwebûna Kurdistanê pêk jî werî divê ku dibe ku dewletekî serbixweyî Kurdî pêk nebe yan jî hêviya Ebadî wisa ye. کاک جەمان کورد ئەو زەمانە بەسەر چوو کە بەتفەنگەوە لە شاغ بێ خەبات بکە بەبێ ئەوە هیچ پشتیوانیەکی ئەقلیمی نوێ دەوڵەتی هەبێ. ئەو زەمانە ڕۆیی کورد داوای ئۆتۆنۆمی بکە و ئۆتۆنۆمی پێ نەدرێ. زەمنێکی ترە دنیا گۆڕاوە هەوکێشە سیاسیەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیا بە شێوەیەکی گشتی گۆڕاوە و ڕاستیە کورسانێکی بەرچاوایە و ئەمە دەبێ بزانین کە ئێستا گەلی کوردستان بە تایبەتی لە باشووری کوردستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سەرۆک بارزانانی بۆتە ژمارەیەکی ڕقمێکی گەورە لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت سیاسەتی نێودەوڵەتیش. ئەو کوردەی کە بە تەنیا لە شاخەکان و هیچ دۆستێکی نەبوو ئێستا لە ئەمریکاوە ئێمە دۆستایەتی زۆر باشمان لەگەر ئەو وڵاتانە هەیە تا دەگاتە وڵاتەکانی ئەوروپا و بەشێک لە وڵاتەکانی ئاسیا و وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. ئێمە ئەومان لەبیر نەچێ تورکیا وڵاتێک بوو کە هەمیشە کۆک نەبوو لەگەڵ مافەکانی کورد لە هیچ پارچەیەکی کوردستان. ئێستا ئەو تورکیایە ئاڵای کوردستان لەسەر فڕۆکەخانەی ئەتاتورک بۆ جەنابی سەرۆک هەڵدا و پێشوازی لێ دەکا. سەرۆکوەزیرانی تورکیا ئاڵای کوردستان بەرز دەکاتەوە بۆی. ئەمە ئەگەر پێیان وایە دۆخەکە هەر دۆخی جاران و 30 ساڵ 50 ساڵ لەوە پێشە کورد هەر چوار دەورەی دەورە دراوە بەنا حەز و بە دوژمن لەبەر ئەوە کورد هیچ منفەزێکی نییە ئەمە ڕاز نییە بۆ ئەم زەمانەی ئێستاکەمان و ئەمە بە هەوڵ و تەقەڵا و خەباتی گەلی کوردستان و ئەو نمونەیە کە توانیمان نیشانی دەین لە ساڵی 1991ەوە تا ئێستا بۆ دنیا و بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتیمان ئیسپات کرد کە ئێمە گەلێکین دەتوانین خۆمان ئیدارەی خۆمان بکەین و دەتوانین ئێمە ڕۆڵێکی ئیجابیشمان هەبێ لە ئارامی لە ئەمن و ئاسایش دروستکردن و سەقامگیرکردنی ئەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. لەبەرەوە کورد ئێستا ژمارەیەکە کە حیسابی بۆ دەکرێت لە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە سیاسەتی نێودەوڵەتی و تەنانەت لە چوارچێوەی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا. لەبەر ئەوە من پێم وایە ئەو قسانەی کە دەیکەن بە پێوەری 20 ساڵ و 30 ساڵ لەمەوە پێشە بە پێوەری ئێستا نییە. ئێستا بارودۆخەکە تەواو جیاوازە. تێگوتن و پۆزیسیۆنە ئیرانê بەرامبەری ڕەفەرەندوما سەرخوبوونا کوردستانی نێگاتیڤ. هەروەها ڕاوێژکاری سەرۆکۆماری تورکیەی ئیبراهیم کالان ئیرۆ دەستنیشان کرد و پێکانینا ڕەفەرەندومەکەش بۆی سەرخوبوونا کوردستانی ئەو ji بۆ دەما نوها ڕاست نابین. گەلۆ خوێندناوەش بۆی وەیەکیچ. من ئەمەوێ لێرەدا ئەوە بڵێم کە ئێمە وەکو گەلی کوردستان و سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان خوازیارین بەوەی کەوە هەر چوار دەورمان بە کۆمەڵگەی نێودەوڵەتیش و تەنانەت ئەو دەوڵەتانەی کە لە ڕابردوودا شەڕی گەلی کوردستانیان کردیە و کوردستانیان داگیر کردیە و دوژمنایەتی ئێمەیان کردیە ئێستا دەستی دۆستایەتی بۆ ئەوانیش ڕادەکێشین و داواکارین لیان کەوا مەسەلەی ڕیفراندۆم و دەوڵەتی کوردی بە لۆژیکانە وەرگرن مەسەلەکە و بتوانین ببینە دراوسەیەکی باش لە ئێستا و لە داهاتوودا بۆ ئەوەی لە بەرژەوەندی هەموو لایەکمان بێت ئەو مەسەلەیە. بەڵام ئەگەر مەسەلەکە ئەوەیە کە گەلی کوردستان و سەرکردایەتی سیاسی لە کوردستان
بچێ پرس بەم دەوڵەت و بەو دەوڵەتی دراوسێ بکە ئایا ئێمە ڕیفراندۆم بکەین یان نەیکەین یان ئێمە دەوڵەتی سربەخۆ ڕابگەێنین یان ڕانەگەێنین بە دڵنیاییەوە پێ دەڵێن پرسیان لەم مەسەلەیەدا ئەوەی کە پرسی پێ دەکرێت تەنها گەلی کوردستانە. سەرکردایەتی سیاسی کوردستان بۆ مەسەلەی هەنگاونان بەرەو سربەخۆیی و بەرەو دەوڵەتی کوردی ئیزن و ڕوخسەت لە خەڵکی تر وەرناگری. ئەم کۆنژکتۆرە هەرێمی پشتی ساڵا 1991 گەر بگرنە دەستاکێک محەممەد لە ساڵا 1991 حتا ئیرۆ هەرێما کوردستانی دقادا ناونەتەوەی دەژی دیار کرد و باشترین مۆدل دە هەرێمێدا تەواییە ڕۆژلاتە ناویندا دی ناوبێنا پێکهاتەیەن جودادە دی ناوبێنا ئۆلێن جودادە دی ناوبێنا نەتەوەیەن جودادە دی ناوبێنا yani mezhebên cuda de êkûkarî bûye harmoniyekê hem ahengiyekê herî baş di herêmê de li dar bixê ji xwe rewşa herêmiya îro gelekî diyar herêma Kurdistanê bûye. Gelo cîhana derve di qada navneteweyî de ev rastiya herêma Kurdistanê nayê dîtin? بەڵێ دێتە دیتن یەکێک لە تەوەرەکانی قسەکردن لە گەڵ نێوان جەنابی سەرۆک و ئەنتۆنی گوترێس دوێنێ بریتی بوو لەو مەسەلەیە کە ئەو باسی لەوە کرد کە ئێمە کوردی دەبینین بەوەی کەوا کوردی سونەش هێش یعەش هەیە بەڵام هیچ کێشەیەکتان نییە ئێوە. جەنابی سەرۆک پێوت ئێمە نەک لە نێوان خۆماندا کێشەمان نییە لەسەر ئەو مەسەلەیە. ئێمە لە ڕووی مەسەبیە و کێشەمان نییە. لە ڕووی ئاینیشەوە لەگەڵ ئاینە جیاوازەکانی تری لە هەرێمی کوردستان بە برا مەسیحیەکان و برایە زیدیەکان و لایەنەکانی تریش هەتا ئێستا بچووکترین کێشە ڕووی نەداوە. و ئەمە لە ساڵی 1990 لە دوای ڕاپەرنەکانەوە تا ئێستا کێشەیەکی لەو بابەتە لەسەر هۆکاری مەزهەبی لەسەر هۆکاری ئاینی لە هەرێمی کوردستان ڕووی نەداوە. ئەمە نمونەیەکە لە حەقیقەتدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بوقعەیەکی بەم شێوەی کە ئێستا کە هەرێمی کوردستانی تێدایە چاوەڕوان دەکرا یاخود احتیمالی ئەوە هەبوو ئەگەر سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان حەکیمانە ئەو مەسلەی لەبەر چاو نەگرتبایەوە گەلی کوردستانیش ئەوەندە متەفاهم و سنگ فراوان نەبووایە دەکرا وەکو عێراقی ئێستامان لەبێ وەکو سووریای ئێستامان لەبێ. ئێستا یەکێک لە کێشە هەرە گەورەکان لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە لە عێراق بریتە لە کێشەی نێوان سونە و شیعە لە عێراقدا. واتەمە بەستم لە سونەی عەرەب و شیعی عەرەب دێ. ئەمە کێشەیەکی یەکجار گەورەیە. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە تا ئەمڕۆ ئەو مەسەلەیە نەک چارەسەر نەکراوە بەڵکو بگرە ڕۆژ لە دوای ڕۆژ گەورەتر دەبێ و دوژمنکاری و دژایەتی زیاتر و گەورەتر دەکەوێتە نێوان ئەو دوو پێکاتەیە لە عێراقدا. لەبەرەوە من پێم وایە کۆمەڵگەی نێودەوڵەتی زۆر بە ئەهمیەتەوە ئەو مەسەلەی وەرگرتووە و چەندەها سوپاسنامە بۆ سەرکردایەتی سیاسی و بۆ خەڵکی کوردستان هاتووە لەلایەن پاپاوە لەلایەن کەنیسە گەورەکانی ئەوروپا و ئەمریکاوە هاتووە و کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەمریکا ئەوروپاش ئەو مەسەلەیە باش دەزانن کە کوردستان شوێنێکی ئارامە بۆ هەموو مەسهەب و ئاینە جیاوازەکان. دوێ چەرچوەیەدا ez dixwazim bigirme destakek Mihemed ku îro Antonio Guterres li gel nûnerên civata Kurdên êzdî li Herêma Kurdistanê civiya دوێ civînê de hate ziman ku şingal wekî parêzgeh bê qebûl kirin û bi Herêma Kurdistanê ve bête girêdan ev daxwaza nûnerên civata Kurdên êzdî ji Antonio Guterres ve destê yekem de jaliyê Mir Tehsîn Bek ve ev gotin bi awayekî hate pêş Antonio Guterres. Ev yek çi hêzê didê pozisyona Kurd divê xwendina xelet ya ku jaliyê Bexdayê ve jî beramberî Kurdistanê tê kir. وەڵام مەسەلەی شنگال و مەسەلەی پرسی برا یەزیدیەکانمان لەوێ من پێم وایە سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی جەنابی سەرۆک زۆر بە گرنگیەوە مەسەلەی وەرگرتووە و زۆریش بە تەک ئەوەیە و ئیشیش بۆ ئەوە دەکا و پشتیوانیشانێ دەکا کەوا شنگال لە داهاتوودا بێتە پارێزگایەک و منای شارینەوە شنگال بە بەشێک لە هەرێمی کوردستان و لە باشووری کوردستان ئێمە دەزانین و کاریش بۆ ئەوە دەکەین کە شنگال ببێتە بەشێک لەو کیانە کوردی کە لە داهاتوویەکی نزیکدا ئینشاءڵڵا
دروست دەبێت. ئەوان کە هاتن بۆ لای جەنابی سەرۆکیش داواکاریان ئەوە بوو کە شنگال بکرێتە پارێزگایەک و بکرێتە پارێزگایەک و بخرێتە سەر هەرێمی کوردستان. من پێم وایە سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان و چ گەلی کوردستانیش هەموو پشتیوانی لەو داواڕەوای برایزدەکانمان دەکەن و بەجددیش ئیش بۆ ئەو مەسەلەیە دەکرێت و من هیوادارم سەر بگرێ و سەرکەوتوش بێ. ئەس بابەتێکی دخوازم بگرمە دەستاکێک محەممەد یانی وسا دیارەکوم ژالی بەغدای و ژالی دەردۆرە هەرێما کوردستانی بەش ینی مەبەستا من ئیران و تورکیە و سووریە ئەو بابەتێن کو ڕاستیە ژیانی دە نینن یعنی خوندنێکی غەلت لەسەر کوردستانی تێکردن ئەو خوندنا ڕاست ئا لەسەر کوردستانی کو لە کوردستانی 2 میلیۆن پەنابەر جوان شەرێن و لە دەردۆرێژی تێنەکردن خۆ ئاراستی کوردستانی کردنە ئەولەتی لە کوردستانی دیتنە ئەو بابەتێن کوتە کەرەم کریژە ساڵ 1991 و حتا نەها لە هەرێما کوردستانی تێژیاندن ئەف خوندنا پۆزیتیڤ چما ژالی بەغدای و بەرامبەری کوردستانی نایکردن لێ خوندنێکی نێگاتیڤ تێکرد. وەڵا بەداخەوە من پێم وایە ئێستا بارێکی یەکجار گەورە و قڕس کەوتۆتە سەرشانی هەرێمی کوردستان ئەویش زیاتر لە 2.5 میلیۆن ئاوارێ و ئەوانەی کە لە ناوخۆی عێراقن لە شارە عەرەبیەکان و ئەو شوێنانی کە شەڕیان تێدا هەنە ڕویان لە هەرێمی کوردستان. ینی ئەف دەکەش سەدی 30 تەڤاییە ڕوونشتوانی هەرێما کوردستان. بەڵێ بەتاکید کەمەش بەرگرانێکی زۆر قورسە لە ڕووی مادیەوە و لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی ینی لە ڕووی ئەمن و ئاسایشەوە. ئەمەی کە ئێستا کە هەرێمی کوردستان تحملی کردووە و بەرگەی گرتووە ئەمە لە توانای دەوڵەتێکی گەورەشدا نیە لە ڕاستیدا ژمارەیەکی یەکجار گەورە بەم شێوەیە لە ئاوارە ڕوو لە هەرێمی کوردستان بکەن و بتوان ئیدارەیان بدرێ و چاودێریان بکرێ و وەکو ماڵی خۆیان مامەڵەیان لەگەڵدا کراوە بەڕاستی نەک وەکو ئاوارە و وەکو دەربەدەر. حکوومەتی عێراقی لە جیاتی ئەوەی کە هەڵوێستی نێگەتیڤی هەبێ سەبارەت بە هەرێمی کوردستان دەبوایە سوپاسی هەرێمی کوردستان بکە و بەشێکی گەورەی نەفەقە و پێداویستیەکانی ئەو ئاوارانە بکەوێتە سەرشانی حکوومەتی عێراق و دەوڵەتی عێراق. بەڵام بەداخەوە لەمەشە هیچی ئەو تۆی بۆ هەرێمی کوردستان نەکردو و هیچ ئەو تۆی بۆ ئاوارەکان نەکردو ئەوەی کە دەکرێت بە فەزلی حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی هەرێمی کوردستانە. و ئێمە هیوادارین کەوە بەغدا بە چاوێکی پۆزتیفانە سەیری ئەو بابەتە بکە و نەک ئەم بابەتە بە تەنها چەندەها بابەتی تر هەیە کە هەرێمی کوردستان هەڵوێستی زۆر پۆزتیف و مرۆڤ دۆستانەی هەبوو بەرامبەر بە شەکەی تری عێراق ئەمان هەبوو لە بەرچاو بگیرن و بتوانین گفتوگۆیەکی دۆستانە و سەریحانە بەیەکەوە بکەین لەمە دووە بۆ ئەوی بتوان بگەینە چارەسەر لەسەر ئەو مەسەلانە. ئادمینستراسیۆنا ترامپیان نوهاتی و سەرۆکەی هەرێما کوردستانی دەمەکی کوردە کاری هەفدیتنان لەگەل ینی کەسێ ڕێزای یەکەم vê ئادمینستراسیۆنی دە پێک بێنێ هەروەها کۆمبوونا کۆنفەرانسا ئەولەیە منشێنێ دە سەرۆکەی هەرێما کوردستانی لەگەل زێدەیەن نونەرێن وڵاتین ئەوروپایی جڤە دوان هەفدیتنان دە نێزیگاهەیە بەرامبەری پێکانینا رەفەرەندومەکە کوردستانی هون چاوا هەلسینگێنن چاوا دەبینن ینی ئەو بابەت هاتە زمانگەل. وەڵا لە سەردانەکەی جەنابی سەرۆک بۆ میونیخ بۆ کۆنگرەی ئاسایشی نێودەوڵەتی لەوێ وەفدی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی جەنابی سەرۆک زۆرترین گفتوگە و دانیشتن و لیقاعاتی کردووە ئەوەی من زانیم 33 لیقائی کردووە لە خلالی ئەو چەند ڕۆژەی کە لەوێ بووە و لە هەمووشیان بێگومان باسی بارودۆخە سیاسەکەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و سووریا و هەرێمی کوردستان کراوە و هیچ گومانشم لەوە دانیە کە باز لە مەسلەی ڕێفراندۆم و باز لە مەسلەی داخوازیەکانی گەلی کوردستان کراوە لەو چوارچێوەیەدا. ئەوەی ئێمە دەیبینین هەڵوێستی کۆمەڵگەی نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی هەڵوێستێکی پۆزتیفە سەبارەت بە مەسلەی ڕێفراندۆم و بە مەسلەی هەنگاونا بەرەو دەوڵەتی کوردی. هیچ نەبێ هەتا ئێستاکە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئەوروپا و ئەمریکا و ئەو وڵاتانە کەس دژ بە داخوازیەکانی گەلی کوردستان نەبووە.
ئەگەر زۆر بە ئاشکرا و بە توندیش پشتیوانیان لێمان نەکردی بەڵام دژایەتیمان ناکەن و من پێم وایە ئەوان تەعامل لەگەڵ واقع دەکەن واتە ئێمە ئەگەر خۆمان وەکو کرد توانیمان هەنگاو بنێن بەرەو مەسەلەی ڕێفراندۆم ئەنجامدان و لەوێوە هەنگاونان بەرەو دەوڵەتی کوردی من پێم وایە کۆمەڵگەی دەوڵەتی زۆر پۆزتیفانە ئەو مەسەلەیە وەردەگرێ و هەڵوێستی پۆزتیف و ئیجابیشیان دەبێت بەرامبەر ئەو مەسەلەیە لە داهاتوودا. کەک محەممەد برێز عبادی هەردەم هەڤ ئاهەنگیە دناوبێنە هێزین پیشمەرگە و ئارتێشە عراقیدا بە شێوەیەکی وسا تێنێ زمان و وەکی گۆ هەم ئاهەنگیەکی دەولەتی یعنی دەولەتە عراقی لەگەل هەرێما کوردستانی باشترین شێوە پێک هاتیە ji ber wê yekî divê em ev hem ahengî bi yek dewletbûnê berdewam bike. Ne divê çerçeveyê de got ev hev ahengî wekî du birayê nêzîkê hevdû wekî du cîranê baş bi hevdû re nexwendinekî wisa dike. وەڵاهی من پێم وایە ئەو پەیوەندیی کە لە نێوان هێزی پێشمەرگە و وەسوپای عێراقدا هەبووە و ئەو هەماهەنگی کە هەبووە بۆ ڕزگارکردنی دەڤەری مووسڵ لە دەست داعش بەشێکی زۆری گەڕاوەتەوە یاخود دەگەڕێتەوە بۆ حکمەتی جەنابی سەرۆک لە مامەڵەکردن لەگەڵ ئەو مەسەلەیەدا و ئەو هەموو پشتیوانێکی دەربڕیوە بۆ لەلایەن هێزی پێشمەرگەوە بۆ سوپای عێراق و هەموو هەماهەنگێکیان بکەن و بەدڵێکی زۆر فراوانەوە ئەو مەسەلەی وەرگیراوە و ئەنجامەکەشمان بینی کەوا لە ئەنجامی هاوکاریکردنی هێزی پێشمەرگە و شکاندنی سەنگەری یەکەمی تیرۆریستانی داعش لەنێوان لەلایەن هێزی پێشمەرگەوە دوای داعش چۆن بەرەو تێک شکانڕۆی و تا ئێستاکە و لە مووسڵ کەمێک مقاومەی ماوەکە هیوادارین ئەوێش ڕزگار بێ بە زووترین کات و شوێنەکانی تریش کە ماوەن ڕزگار بن. هەروەکو باسم کرد لە پێشدا ئێمە چ لە ناو یەک دەوڵەتدا بژین پێویستە پەیوەندێکی باشمان هەبێ لەگەڵ بەغدا یاخود بەغدا پەیوەندێکی باشی هەبێ لەگەڵ هەولێر چ ئەگەر بێت و هەرێمی کوردستانیش بێتە دەوڵەتێکی سەربەخۆ ئەو پەیوەندیە ئیجابی و باشە هەر زەڕوری هەر پێویستە. کەک محەممەد ڕەوشان نافخۆیی چی تەسیری ڕەفەرەندوما سەرخبوونا کوردستان من پێم وایە گەلی کوردستانی یەک دەنگە گەلی کوردستانی یەک دەنگە لە مەسەلەی ڕێفراندۆم و سەربەخۆی ماوەتەوە سەر هێز و لایەنە سیاسیەکان ئێمە دەکرێت بیرروبۆچوونی جیاوازمان هەبێ دەکرێت تەکتیکی جیاوازمان هەبێت دەکرێت سیاسەتی جیاوازمان هەبێ بەڵام ناکرێت لە استراتیژی جیاوازمان هەبێ بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە خەڵکی کوردستان داخوازی دەکاوە دەیەوێ بریتە لە هەنگاونان بەرەو پێشەوە بریتە لە هەنگاونان بەرەو دروستکردنی دەوڵەتێکی سەربەخۆ من پێم وایە هیچ هێزێک لە کوردستان و هیچ حزبێکی سیاسی جورئەتی ئەوە ناکە نەدژی ڕێفراندۆم بێ و نەدژی دەوڵەتی کوردیش بێ. گەلێکی سپاس کەک محەممەد حاجی زۆر سپاس بۆ راوێژکاری سیاسی سەرۆکی هەرێما کوردستان. تەماشەوانین هێژە ئەv هەفپێونامە لەگەل دکتۆر محەممەد حاجی راوێژکاری سیاسی سەرۆکی هەرێما کوردستانی بوو مخابن میوانی دوام به ئەگەرین تەکنیکیان ژی بە ئەگەرین شخصی نگاری بیا حتا نەها وەرێ ستودیۆمەی دیار بکرێت وی ئاوایی ئەمتینە داویا بەرنامەیە ئیرۆیا باسی ڕۆژ هەتا بەرنامەیەک دێنە باسی ڕۆژ